هەرچەندە تیرۆریستانی داعش دووچاری شکستی گەورە بوون لە عێراق، بەڵام دواکەوتنی ڕزگارکردنەوەی حەویجە لە دەستی تیرۆریستان مەترسی گەورەی هەیە بۆ سەر ناوچەکە. چاودێرانیش دەڵێن دواکەوتنی ئازادکردنەوەی حەویجە مەترسی کارەساتی مرۆییشی هەیە، چونکە وەک ئاماژێ بۆ دەکرێت کەمی خۆراک و ئاو و پێداوی سێپزیشکیەکان کاریگەری زۆری کردوێتە سەر هاوڵاتیانی سیڤیل لەو قەزایە. دواکەوتنی ئازادکردنی حوێجە کارەساتێکی مرۆی لەو شارە دروست کردووە، چونکە ئێمە دەزانیمەن ئەو خەڵکە کە لەوێ دانیشتووە لەم کات و سادەدا لەژێر وەزعێکی زۆر لەبار کە خۆراک نییە، ئاو نییە، کارەبا نییە، وەزعێکی زۆر زۆر خراپ لەو شارە دروست بووە. حەویجە تەسیری هەیە لەسەر خاکی کوردستان و شاری کەرکووک، دەبێت بە زووترین کات هەوڵ بدەین بۆ ڕزگارکردنی حەویجە، لەبەر ئەوە داعشەکان لەو سنوورە بە ئارەزوی خۆیان هەوڵ نەدەن و پیلان نەکەن بۆ تیرۆرکردنی هاوڵاتیان لەو سنوورە. فەرماندەیەکی هێزەکانی پێشمەرگە ئاشکرای دەکات دواخستنی هەڵمەتی ڕزگارکردنەوەی حەویجە ناوەند بووە، دەشڵێت بێهێزی پێشمەرگە ئەستەمە حەویجە بتوانرێت ئازاد بکرێت لەلایەن سوپای عێراق و حەشدی شەعبیەوە. حەویجەیە بۆتە مەوایەک بۆ داعشەکانەوەی کە لە مووسڵەوە ڕائەکە دێ بۆ حەویجە لە حەویجەوە جارێککە بە پلانێکی ترەوە بەرەو سلسلەی حەمری دێت و لێرە جارێکی کرد دەیانەوێت پشیوەیە لە مەتەقەکەدا بنێنەوە. ڕزگارکردنی حەویجە بە پێ پێشمەرگە شتێکی ئەستەمە، چونکە بەشیر چەند جارێک حەشتی شەعبی ویستی ڕزگاری کە بەڵام بەبێ پێشمەرگە ناتوانێت ڕزگاری بکەن و تا پێشمەرگەش هاوکار نەبێت بۆ ڕزگارکردنی حەویجە ڕزگار نابێت. قەزای حەویجە دەکەوێتە 55 کیلۆمەتر باشووری خۆرئاوای کەرکووک و بەپێی ئامارەکان ڕێژەی دانیشتوانی حەویجە نزیکەی 450,000 کەسە. لە ساڵی 2014ەوە تیرۆریستانی داعش ئەو قەزایان کۆنتڕۆڵ کردووە و لە ئێستادا بەهۆی ئەو ڕەوشە زیاتر لە 250,000 هاوڵاتی لەو قەزایە ئاوارە بوونە. وەک ئاماژەی بۆ کرا پەلەکردن لە ئازادکردنەوەی حەویجە کاریگەری دەبێت لەسەر ئارامی ناوچەکانی دیکە و بنبڕکردنی جوموجۆڵەکانی تیرۆریستانی داعش لە سنوورەکەدا. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.